دایکی ئایا خوشکی بەڕێزم؟ مامۆستای هاتووە خوشکە باشەکەی من دایکی ئایا؟ جەنابتان شکر باشن الحەمدولله. ڕاستی مامۆستیاخوا خۆشیاخوا وەل ڕازی بێ خوشکە باشەکەی من فەرموو. وەڵام مامۆستا پرسیارێکم هەیە. پرسیارەکەت بکە خوشکەکەم. بەڵێ فەرموو. وەڵی مامۆستا هینە ئەگەر مێردەکەت بڵێن ڕای لەسەر شتێک نەبێت گوناحە. ڕای لەسەر چی نەبێ هاوسەرەکەت مێردەکەت؟ هینە بڵێن ئەگەر پسی بۆ شوێنێک ئاپسی بۆ شوێنێک و ڕای لەسەر نەبێ؟ بەڵێ شوێنی خواردێ بەڵامە تۆ نەزانی لەبیرت نەمابێت کە شوێنی لەسەر ئەو شوێنەی خواردوە حتا دێوە ماڵێ داخوا مێردەکەم لەو کاتێدا شوێنی لێ دەستەوێت گیانە بەسەر چاو قسەت بۆ دەکەم دایکی ئایا خوشکە باشەکەم بەس چاوە بۆ هینە بڵێن شوێنی لەسەر شوێنێک خواردووە بڵێن بەڵێ سوێندی خواردۆ مەچۆ فڵان چۆن تۆ هیچ چووی هەتا نهاتوە لەبیر نهاتوە. من چۆن بڵام لەبیرم نەبووە شتان بە نەحلەبی ئەو لەبیر بردمەوە داهاتمەوە دازانیمە. بەڵێ ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم بەسەر چاو پەیامەکەت گەیشت خوشکە باشەکەم. تاو شوێنی لەوەی خواردوە تاو نەسی بۆ شوێنە تاو بەڵێ خوشکە باشەکەم دایکی پەیامەکەی جەنابەت گەیشت ئینشاڵڵا گوێبیستی وەڵام بە لە درێژەی بەرنامەکەدا. دەستەکانت خۆش بێ پەیامەکەی جەنابەت حاڵی بووم تێگەیشتم دەست خۆش بێ. دایکی ئایا دەڵێ مێردەکەم ڕەئی لەسەر نەبێ بۆ شوێنێک بچم سوێندی لە خواردووە دیارە دایکی ئایا مێردەکەی پێوتووە سوێند دەخۆم نابێ بچی فڵان شوێن ئیتر بەڵام چووە لە بیری نەبووە لە بیری نەبووە چۆتە ئەو شوێنە و چۆتە ماڵی فڵان کەس و هاتۆتەوە بیری هاتۆتەوە خۆ مێردەکەم وتی نەچێ ماڵی فڵان کەس سوێندی خواردووە هەر شتێک خوشکە باشەکەم خۆ ئاگاداری نێتی ناو دڵەکانە. یەکەم حەوڵ بدە بەردەوامی خوا ژن و پیا و مڕاعاتی دڵی یەکتر بکەن بەخوا ژیان بە ئەوە دەمێنێتەوە. ئەگەر پیاوەکە ئەویش بە ئینکارینە عوزری هێنێ بەڵگەی هێنایە وتی ژنەکە ماڵی فڵان کەس وەڵی هاتوچۆکردنیان شتێکی خراپە وەڵی هاتوچۆکردنیان تووشی بەڵامان دەکات تووشی قسە و قسەڵۆکمان دەکات تووشی چاو نفوسمان دەکات تووشی بەڵامان دەکات بۆیە قەناعەتی بە ژنی خۆی کرد بە هاوسەری خۆی کرد کە مەچۆ ماڵی فڵان کەس بژنیش حەز ناکە پیاوەکەی هاتوچۆی ماڵی فڵان کەس بکە بە بەڵگەی عەقڵی و نەقلی بۆی بسەلمێنێ بڵێ وەڵی پیاوەکە لە ڕووی شەرعیەوە ئەو شوێنە بە شەرعی نازانم لە ڕووی عەقڵ و مەنتیق و حکمەتەوە چوونی تۆ وەکو پیاوێک بۆ فڵان ماڵ بە زەرەرمان تەواو دەبێت قەناعەتی پێ بکە کە قەویش نەقەناعەت هیچیان بەدزی هیچیانەوە نە پیاوەکە بچێ بۆ ئەو شوێنی کە ژنەکە پێی ناخۆشە نەژنیش هاتوچۆی ماڵێک بکە کە پیاوەکە نەک سوێندی لەسەر نەخواردووە هەر ئینزاری داوەتێکە حەز ناکەم هاتوچۆی ماڵی فڵان کەس بکەی واگەر ئاگایان لە یەکتر نەبوو متمانەکان بە یەکتر هەیە کە نێتی یەکتر دەپارێزن داوای یەکتر دەپارێزن بەڵام بەنسبەت جەنابتەوە کە چوویت و ئەمجا هاتوویەوە ماڵەوە بەبیرت هاتوۆتەوە ئەوە هیچ گوناهێکت لەسەر نییە. هەر شتێک لە دینی ئێمەدا مرۆڤ بە لە بیرچوونەوە ئەنجامیدا دوای ئەوە بەبیری هاتەوە ئەستەغفر الله چەند ئەستەغفر الله بکە وڵی یا ڕەبی خوا لێم خۆش بی خوا لە مێردەکەشم خۆش بی پێویست ناکات باسیشی بکەیت جارشکە هەوڵ بدە مەچۆ ئەو شوێنت کە مێردەکەت پێی ئاسوودە نییە و خێزانیتان تێک دەدا و بینەکەتان دەشێوێنێ بەڵام ئەوەی کە ئەم جارە بەس لە بیرچوونەوە بە سەهو کرد و دوای هاتی ماڵەوە بەبیرت هاتەوە خوشکە باشەکەم دایکی ئایا هیچ گوناهێکت لەسەر نییە خوا لە گوناهی هەموو لایەک ببورێ.